بەهۆی لە ناو نەبردن و نەشاردنەوەی ئەو پاژماوە زیان بەخشانەی کە لە دوای سەربڕینی ئاژەڵەکان لە کوشتارگەی کۆیە پەیدا دەبێت مەترسی گواستنەوەی نەخۆشی هەیە چ لە ڕێگەی هەواوە و یاخود ئەو ئاژەڵە گۆشتخۆرانەی کە لەسەر ئەو پاژماوەنە دەژین بەڕێوەبەری کوشتارگەکەت دەڵێت ئەو مەرجانەی تێدا نییە کە دەبێت لە کوشتارگەیەکدا هەبێت. ئەو پاشەڕۆیانەی کە ئێستا مەسەرەن ڕۆژانە ئاژە سەردەبردرێ پاشەڕۆیەکی زۆر بە تایبەتی ورجی ڕەشەولاخ زۆرە مەسەرەن ئەوانە ئەو پاشۆرانە هەمووی فڕێ دەدرێتە دەرەوە ئەو مەرجانەی تێدانە کە پێویستە لە کوشتارگەکاندا هەبن بۆیە یعنی بەڕاستی ئەم پێشنیار دەکەن کە ئەم کوشتارگەیە ڕاستی بگوازرێتەوە یعنی ئەو پاژماوانەی کە لە دوای سەربڕینی ئاژەڵەکان پەیدا دەبن بریتین لە گەدە و جیپاڵ و خوێن و ئەو بەشە گۆشتانەیە کە لە پشکنینی پزیشکی دەرناچن کە پێویستە لە کوورەیەکی تایبەتیدا بستوێنرێن هەرچەندە شوێنی تایبەت هەیە بۆ سووتان بەڵام لەبەر بچووکی شوێنەکە و نەبوونی پێداویستی سووتان ئەو پاژماوانە ڕاستەخۆ فرێدەدرێنە سەر زەوی. ڕۆشتنی ئەو خوێنی لەبەر ئاژەڵ کە سەرچاوەیەکە بۆ میکرۆب کە دەبێتەوەی نەخۆشی لە مرۆڤدا و لە پاش سەربڕینیش ئەو پاشەڕۆیانی کەوا فرێدرێن دەبێت بە شێوەیەکی زانستی فڕ بدرێن یان بستێنرێن کەوا دەبێتەوەی پیسبوونی ژینگەوەرەوەها گواستنەوەی ئەنواع نەخۆشی بۆ مرۆڤەکان بۆ نمونی نەخۆشی مشەخۆریمان هەیەکەوە سەگ دەیگوازێتەوە لە ڕێی پاشەڕۆی دایدەنێ لە ناو گژوگیا و مرۆڤ دەچی نەخۆشی دەبێت وەکو تورەگەی ئاوی. دوای دروستکردنی تا ئێستا یەک جار بڕیاری داخستنی ئەو کوشتارگەیە دراوە بەڵام پێشەوەی بڕیارەکەت جێبەجێ بکرێت هەڵوەشێنراوە. قایموقامی کۆیەش دەڵێت کوشتارگەی کۆیە لە چاو شوێنانی تر پێشکەوتوترە و لە بەرنمەیاندا هۆڵێکی تایبەت دروست بکەن بۆ سووتانی ئەو پاژماوەنە. دامان نابوو عیلاجی سووتاندنی ئەوەکەی بکەین ئەو پاشماوەی کە دەبینێتەوە محرقەیەکی معقول و باشی لۆدا بنین بەڵام بۆی ڕانەگەیشتین بەهۆی قەیرانی داراییەوە نەمانتوانێت و محرقەیە بۆ سووتاندنیەوەکاندا طبعاً بە کێشەیە طبعاً کێشەیە هەموو شتێک کە لە بەرچاو بی یان ئەو کێشەیەکی گەورەیە ینی سەرتانسەری کوردستانی گرتیتەوە هی ئێمە لە چاو جێیان گەلک پێشکەوتوترا. کوشتارگەی کۆیە لە ساڵی 2007ەوە دروست کراوە بە دووری 15 کیلۆمەتر دەکەوێتە باشووری قەزای کۆیە جێگای سەربڕینی 150 سەر ئاژەڵی گەورە و بچووکی هەیە بۆ هەر ئاژەڵێکی گەورە بڕی 2500 دینار و بۆ ئاژەڵی بچووک 1500 دینار لە بەرامبەر سەربڕینیدا وەردەگیرێت. خالید محەممەد NRT کۆیە.